لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە سڵاوتان لێبێت. من ئەحمەد سیروان هەڵگری دیبلۆم و بەکالۆریۆس لە هونەرە جوانەکان لە بەرنمەیەکی دیکەی سەکۆی گەنجان بە ناونیشانی گەنج و دەوڵەسازی بە ئامادەبوونی کۆمەڵێک گەنجی نێو هەرێمی کوردستان قسە و باس لەسەر بابەتی ڕۆڵی گەنج بۆ دەوڵەسازی دەکەین. وەکولای هەمووان ئاشکرایە کە توێژی گەنجان بنەما و بناغەی دەوڵەسازین. بۆ ئەم بابەتە لەگەڵ گەنجانی نێو هەرێمی کوردستان لەسەر تەوەرەکانی گەنج و دەوڵەسازی و گەنج و چاکسازی و گەنج و پەروەردە و گەنج و نیشتیمانسازی گفتوگۆیەکی کراوەمان دەبێت. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان سڵاوتان لێبێت لە هەولێرەوە من چەلەنگ زۆزێک ئەندازیاری نەوت چاڵاکوان لە بواری مرۆڤایەتی کوردبوونم زمانمە. سڵاوتان لێبێ من ئەندازیاری تەلارسازی هاوڕێ سەلیم لە سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم نیشتیمانمان شوناسمانە. سڵاوتان لەبێت لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە من سرایاسین هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس لە مێژووی گشتی مێژووی هاوبەشمان بناغی دروستبوونی دەوڵەتە. سڵاوتان لێبێت لە سەکۆی گەنجانەوە من ڕۆژگار یاسین چالاکواندا بواری گەنجان کوردستان دڵمانە. دووبارە زۆر بەخێر هاتن سەر چاوان خۆشحاڵین کە دووبارە پێکەوە دادەنیشین. پێشەوەی بچینە نێو تەوەری بابەتەکە پێتان چۆنە کەسێک دەستنیشان بکەین بۆ ئەوەی کە بەرنمەکە بەڕێوەبەرێ اینجا هەر لە چوارچێوە من پێم باشە چەلەنخان دەستنیشان بکەین ڕای ئێوە گرنگە. نەبێ خۆ پێ خۆشحاڵی زۆر سپاس بە متمانەیە دەستان خۆش بێ ماشەڵڵا هەموو بەجلفی کوردی هاتینە زۆر جوانە هی کوڕان هی کتانی خۆمان جوانترە اینجا جلوبەرگی کوردی هەر سەنگینە بە باو باپیرانمان هەڵگری ئەو جلە سەنگین و جوانن شوناسی خۆمانە تەکێت با بچین لە ناو تەوەرەی بەرنامەکەمان کە لەسەر گەنج و دەوڵەسازیە. پرسیارێکی سادە دەکەم هاوڕێیان هەر لە سەرەتاوە لە چ کاتێک و لە چ شوێنێکدا ئێوە هەز دەکەن کە بێ دەوڵەتین خاوەنی دەوڵەتی خۆمانین کە بڵێن ئێمە دەوڵەتی کوردیمان هەیە بە لە خاتوچرۆوە دەست پێ بکەم بابەتی ئەوی لە چ کاتێکدا هەست بەبێ دەوڵەتی دەکەی من وەک ڕای کەسی خۆم یان کاتێک کە خۆم ئەو هەستە دەکەم لە هەر کاتێک لە هەر فەرمانگەیەک حکمی دابم کە پێویست بکات ناسنامەیەک بێنمە دەرەوە بۆ ڕایکردنی کارەکانم کە ئەو ناسنامەی من نییە شوناسی من نییە ناسنامەیەکە کە دەوڵەتێکی داگیر کرد بە زۆر خستویەتە گریفانی منەوە ئەوە زۆر ئازارم دەدات بەڕاستی بە هەمان شێوە کاتێک گەشتێک دەکەم ناچارم بە پاسپۆرتی بە هەمان شێوە دەوڵەتێکی دیکە گەشت بکەم کە ئەو دەوڵەتە من نەتەوەی ئەو دەوڵەتەیە نیم بە هەمان منش بە هەمان شێوە پێی باشە کە وەکو نەتەوەی کورد خاوەنی ناسنامەی تایبەت بە کوردستانی بین و پاسەپۆرتێکی کوردستانی ئەتوانین بڵێن شتێکی سەرەتایەترین شتە بۆ نەتەوە یاخود زۆر جار چەندەکەمە تووشیا مووقفەی بووینە لە وڵاتان لە ناو خۆدا ئەو هەستەمان نییە هەتا بڵێن ینی هەتا حەدێک بەڵام کە دەبینین دەچینە وڵاتانی تر زۆر جار کە تعارف لەگەڵ کەسێک دەکەی دەڵێ خەڵکی کوێی پێی دەڵێ خەڵکی کوردستانم بە شەنازیەوە ینی زۆر کەس هەیە ینی نازانێت کوردستان چێن دەرە ئەوە زۆر نەخۆش ئەوە هەستە ئەمە تووشە مووقفەی بووینە بێگومان ئەگەر ێزن هەبێتن من نمونەیە باسەکە ساڵی 2021 بە شانازی خۆشحاڵیەوە وەکو نوێنەری گەنجانی نێو هەرێمی کوردستان لە وڵاتی تورکیا بەشداریم لە کۆنفرانسێکی ئاشتی پێکەوە ژیان کرد کاتێک لەویانە 5 گەنج دەستنیشان کرا بۆ ئەوەی کە باس لە قوارەی هەرێمەکانیان وڵاتەکەیان بکەین کاتێک من دەستم بەرزەوە کرد بۆی وتەیەک پێشکەش بکەم کۆمەڵێک بابەت هەبوون کە دوجار بڕیار لەسەرەوادرا کێ پێشکەشی بکە بچمە نێو باسەکەەوە درێژەی پێنەدەم یەک لەوانە بە خۆشحاڵیەوە منیان دەستنیشان کرد بۆی کە باس لە قوارەی هەرێمی کوردستان بکەم لە ڕۆیاشی پێکۆژیانەوە بەڵام کاتێک کار گەیشتە ئەوەی کە باسی ئاڵاکە کراوتیان کە ئەچی پێشکەشیەکەی ئاڵایەکی خۆت دابنە کاتێک ئاڵای کوردستانیان بینی پێیان نامۆ بوو ئەنوت ئێوە بەشێکن لە عێراق
من شەوکات باسی مێژووی هەرێمی کوردستانم کرد باسم بە مێژووی کورد کرد یعنی بەڕاستی ئەمە ئازارمانەدا ئێمەش مافی خۆمانە کە مێژووی نەتەوەکەمان پڕ لە سەروەری و قوربانیدانە بۆچی ئێمەش بە سربەخۆییەوە ئاڵای تەنها بە ئاڵای کوردستان و بەشداری بۆیە هاوڕام لەگەڵ بۆچوونەکە هەر گەنجێکی کورد پەروەرد ینی تحملەوە مووقیفانە ناکە بەڕاستی ینی زۆر ناخۆشە دەوێت ینی بووی شی بکاتەوە تێبگەین کە کورد کێیە بەڵام نابێ ئەوەش ساردمان بکاتەوە بۆ ئەوەی کە ئیدی سارد بینەوە هیچ هەنگاوێک نەنێت ڕاستە ئەمەی گەنج دەبێت ئەو ڕوونکردنەوەوانە بۆ خۆی ئەم ئەزمونە کاتێک تۆ ئەوە ئەزمون دەکەیت دەبێت ببێتە یەکەمین هەنگاو بۆی تۆ خەون بە بنیادنانی دەوڵەتێکی سەر بەخۆ ببینێت و ناسنامەیەکی تایبەت بەخۆ لە گیرفانی ڕاستە هەبێت کەواتە ئەگەر کاک ڕۆژگار ئەتوش نمونە شتێک لەسەرەوەی کە لە شوێنێک هەست بەبێ دەوڵەت بوون کردیا من وەکو گەنجێکی کەرکووک بەڕاستی ینی یەکەم جار بە ئێواڵێمەوەی کەوا لە کوردستانە ژێن وەلەو کەرکووک بەشێکە لە کوردستان بەتەکیدەوە بە هیچ شێوازێ ئەو شتە دانە بڕاوە ئەو دوو پارچەی بەڵام ئێستا باوەی چەند گرفتێکەوە ئێستا تۆزێ بەو ئازادێنیەکەوە خۆمان مەبەستمانە بەڕاستی ینی ئەلێم ئێوە لە 91 بە دواوە ئەو کاتێکەوە کوردستان قوارەکەی دەستنیشان کرا زۆر مرتاحترن لە ئێمە چونکە ئێمە بەردەوام ئێستا هەر یەک لە ئێمە پرسیارێک لە خۆمان بکەین لە کەرکووک لە کەسانی کەرکووک لە گەنجان لە بڵێن هەموو کوردی کەرکووک ینی لە ساڵێکە ئەگە بیکەینە ڕاپرسی لە ساڵێکە چەند جا پرسیار لە خۆمانەکەین ئەرێ ئێمە کەی بگەڕێنەوە سەر کوردستان کەی ناسنامەی کوردبوونمان ڕابگەێنین کەی کوردستانی بوونی کەرکووک ڕابگەێنین بەداخەوە ئەو پرسیارانە ئەو پرسیارە بە بەردەوام لە مێشکمانە و لە ساڵێکە ئەگەر بین بیکەینە ڕاپرسی بەڕاستی ینی لەوانەیە هەر بەلایانی کەمەوە هەر شخصێک لە ئێمە لەوانەیە 100 جار زیاتر ئەو پرسیارە ڕەنگە زۆر جار کاتێک هێدا دەنیشین لەناو گەنجاندا مناقشەکەتان لەسەر ئەو شتەی بیتن بەتەکید ئێمە لە هەندێک حاڵەتە هەوایە کابینین مەسەلەن زوڵممان لێ دەکرێیان ئەوە دەکرێن ئەگەستەمە لەسەر کوردستان بووینە ئەمانەمان نابوو کاتێکە ئێستا پێشمەرگە حکومانی بکردایە و لەژێر حکمی کوردی خۆمان بووینایە ئەم کێشە و گرفتانەمان توش نابوو باشنی جا بۆیە ئێمە زیاتر لە گەنجانی شارەکە هەر هەمان هەستی گەنجی شاری کەرکووک هەر ماوەک پێش ئێستا دەکرێت بڵێ مانگەک پێش ئێستا بەداخەوە کە زۆر ئازاری دام سەردانی کەرکووکم کرد هەتا داخڵی ناو کەرکووک بووم 3 جار بربەس هاتە پێشم بە حکمی ئەوەی کە من کوردم دەستمە ناو کەرکووکە کەرکووکیش خاکی کوردستانە بەداخەوە ئەو کاتە هەستم کرد کە ئێمە شتێکمان لێکەمە کە ئەوە دەکرێت بڵێن هەوێنی ژیانمانە کە ئەویش دەوڵەتبوونی کوردیە کە من بتوانم لە ناو کوردستانی خۆم بە شێوەیەکی سربەخۆ بتوانم بگەڕم بێ ئەوەی هیچ بربەستێکی سیاسی بێتە بەرامبەرم هەیەوە لە هەوڵیش بەردەوامە ئەو دۆخە دژوارەی کە بەسەر کەرکووکی دڵی کوردستانەوە سەپێنراوە بەڵام گەنجی کەرکووک زۆر بە گوڕوتینەوە توینی سربەخۆین توینی ئازادین و ئینتیمای نیشتیمانیان سپاس بۆخوای گەورە زۆر باشە بوو یعنی ئێمە باسی کوردبوون بە عام دەکەین بەڵام قسەکەمان چۆ سەر کەرکووک یعنی بوو ئەو جیاوازی دەبین لە نێوان گەنجی کەرکووک و گەنجێکی هەولێر یا خود دۆک یا خود سلێمانی بوو ئەوە بەتینتر بە دەردەکەویتن لە گەنجی کەرکووک ئەوەی بەلای منەوە گرنگ بێ ئەوەیە هیچ جیاوازیەک لە نێوان گەنجی پارێزگاکانی نێو هەرێمی کوردستان و هەر 4 پارچەی کوردستان نییە لەسەر ئاسی هەر 4 پارچەی کوردستان گەنجی پڕوزەمان هەیە چالاکن کوردپەروەرن ڕۆژخالی سربەخۆی و ئازادین بەڵام ئیدی ئێمەش بە خۆشحاڵی و بە شانازی و شەرەفیەوەمان پێبەخشراوە کە سەرڕای دۆخە دژوارەکان بتوانین لە کەرکووکی دڵی کوردستانەوە وزە و کوردایەتی بگوازینەوە بۆ هاوڕێکانمان گەنجانی دیکەی نێو هەرێمی کوردستان تاوەکو بتوانین پێکەوە سربەخۆی بەدەست بهێنین هاوڕێیان بابینە سەر داوەڕۆکی بەرنامەکەمان کە تەوەرەکە باس لەسەر گەنج و دەوڵەت سازی دەکات پێم خۆشە کاک ڕۆژگار پرسیار لەسەر ئەوە بکەم ئەو بنەچە و بنچینانەی کە گەنج بۆ بەرەو دەوڵەت سازی دەڕۆن چین یعنی پێویستە گەنج چی بکات هەتا بەرەو دەوڵەت سازی بڕوات و هەوڵ بدات کە ئێمەش ببینە دەوڵەت
گەنج لە هەموو وڵاتێکە هێزی دەوڵەتە گەنج واتە بڕبڕەی پشتی ئەو دەوڵەتە جا ئەو بڕبڕێش لە کوێوە پێیا بێت چەلەنگ خان ئەگەر ئیرادەیەکی بەهێز لە ناو گەنجانە هەبێ باش نییە هەدفێکی معەن ئێستا بۆ نمونە تۆ لە کاتی لەوانەیە 15 ساڵی 16 ساڵی لە کاتی خوێندن تا نیەتێکت هەبووە مەبەستێکت هەبووە کە تۆ ببیتە ئەندازیار کە هەدفەکەت تۆمار کرد ئیتر بە تەدریجی بۆی ڕۆشتی بۆیە ئێمەش گەنجی ئێمەش دەبێ ئێمە خاڵی سەرەکی دەوڵەت سازی خاڵی سەرەکیمان بێ ئیتر تەدریجیەن جیل بە جیل دوا بە دوای یەک ئەتوانین قۆناغ بە قۆناغ گەشە بە بابەتەکە بکەین زیاتر ورد بینەوە ئەوەی کەوا مەسەلەن لە هەندێک شوێن جێبەجێ نەکراوە ئەتوانین جێبەجێکەین ئەوەی کەوا بەجێ ماوە ئەتوانین دووبارە بەسەریا بە دوواداچوونەوە بکەین جا چ لە بواری پەروەردەیی بێ لە بواری هێز بێ لە بواری ڕۆشنبیری بێ لە هەموو بوارەکان بۆیە یعنی ڕۆڵی سەرەکی وڵات گەنجە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانیش بە هەمان شێوە باشنەوەش بڵین بۆ دەوڵەتسازی دەکرێت گەنج وەکو لەشکرێک وەکو بناغەیەک بۆ پشتبەستن بە دەوڵەتسازی گەنج بتوان ئەو سوپا بەهێزە بن کە هەنگا و شۆڕش و چاکسازی لە پێنەوە دەوڵەتسازیە بەرپا بکەن. من پێم خۆشە گەر ئیزن هەبێتن باسی بابەتێ بکەم پێش چەند ڕۆژێک لەمەوبەر ناساندنی پەرتوکێکم بوو بە ناونیشانی گەنج و دەوڵەتسازی من لەویانەیە بە 14 تەوەر باسم لەوە کردووە گەنج چۆن بتوانێتن هەوڵ لە پێناو دەوڵەتسازی بدە یەک لە تەوەرەکان گەنج و پەروەردەیە ئێمە چۆن گەنجێک پەروەردە بکەین بۆ دەوڵەتسازی چۆن ئینتیمای نیشتیمان سازی و نیشتیمان پەروەریان لە دڵا دروستکەین بۆیە من هیوادارم لە پێناو دەوڵەتسازیە هەنگاو بنێ و چاکسازیەک و شۆڕشێک بەرپا بکات. شتێکی تریش کاک ئەحمەد چۆن کەسێکی گەنج تێبگەینین کە بەڵێ تۆی گەنج دەتوانی جێپەنجە دیار بی لە دەوڵەتسازیدا ئێمە خۆمان دەزانین هەر دەوڵەتێک پێک دێت لە چەند پارێزگایەک لە پایتەختێک پێک دێت لە چەند پارێزگایەک پێک دێت پارێزگاکان لە شار پێک دێن شارەکان لە قەزاکان لە ناحیە و دواتر گوند دواتر دیتە سەر خێزان اینجا تاک کەواتە ئەوە تاکە کە گەل و نەتەوە و دەوڵەت دروست دەکات دروستە ئێمە دەتوانین لە پەروەردەوە دەست پێ بکەین لە سەرەتاییەوە دەست پێ بکەین لە دایانگاکانەوە دەست پێ بکەین سەرەکی ترین بێگومان یاکرێتن لە ناوەندەکانی خوێندنەوە ئێمە منداڵەکانمان نەوەکانمان دوجار گەنجەکانمان بابەتێکی نیشتیمان پەروەری و دەوڵەتسازی بوونی هەبێ لە ناوەندەکانی خوێندن لە پرۆسەی خوێندن و زانستە بەڵێ خۆی بۆ بابەتی دەوڵەتسازی و چەندین بنەمای سەرەکی هەیە هەر وەک ناوەکەی خۆی ئامادەسازیە واتە پرۆسەیەکە دەبێت ئامادەسازی بۆ بکرێت ئەمە خۆی لە چەندین لایەندا دەبینێت واتە بە تەنها لایەنێک چارەسەر ناکرێت سەرەکی ترینیان و بنەڕەتی ترین لایەن بۆ ئەمە ئاشکردنەوەی گەنجە لەگەڵ نیشتیمانەکەی خۆی لەگەڵ مێژووەکەی خۆی بەڕاستی من ئەوە پێم خۆشە ئەوە باس بکەم کە ئێمە نەتەوەیەکین تا ئێستا مێژووی خۆمان بەهی خۆمان نازانین پشتمان لە کولتور و فەرهەنگی خۆمان کردووە تەنانەت ئەو مێژووی کە هەمانە قبوڵیمان نییە بۆچوونی تۆ ئەو هۆکارانە چین و چارەسەرەکانیش ئەو هۆکارەکەی زیاتر بۆ ئەو دەگەڕێتەوە کەمبایەخکردنی ئەو لایەنە ئەوە خۆی هۆکارەکەیە کە ئێمە بە کەمبایەخ لەلایەنی مێژوو دەڕوانین بەڕاستی دەوڵەت دروست نابێت تاوەکو ئێمە کە مێژووی هاوبەشمان نەبێت مێژووی هاوبەش خۆمان قبول نەکەین ناتوانین ئەوە قبول بکەین کە ئێمە دەوڵەتێکمان هەر لەسەر قسەکانی چراخان ئەمە کە لە بەشی تەلارسازی خوێندنمان تەواو کرد ئەحمەدیان هاتینە ناو بازاری ئیشەوە زۆر جار هەوڵماندا کە دیزاینی کوردی دروست بکەین لە نێو خەڵکیدا و خۆشەویستی دیزاینی کوردیان بوو چاپ بکەین ئەمە گەوهرێکمان هەیە قەڵای هەولێر 6000 ساڵ پێش ئێستاە ئەمە دەتوانین سوودی لێوێ وەربگرین یانی بەڵام کە دەین دیزاین دەکەین نا دیزاینی کوردی هەڵ نابژێریت حتا لە دیزاینیش تاسیش بووە یعنی بە دیزانێکی دواکەوت و دیزاینێکی کۆ ناوی دەبن چێن ئەو کەسانەی بەو شێوەیە بیرەکەنەوە زۆربەی داوات چییە لەو کەسانی کە بیرەکەن هەر لەسەر ئەو قسە بڕۆ تەماشای دەوروبەر بکە ئەوان دێن سوود لە قەڵای ئێمە دەبینن یعنی سوود لە دیزانی ئێمە دەبینن بەڵام بە خۆمان ناتینە سوودی لێ ببینن چی بکەین بۆ ئەوەی ئەو کللتورە دروست بکەین کە گرنگی بە
کللتوری کوردی بدرێتن یاخود دیزینێکی تایبەت بە کورد و کوردستان پێویستە لە ناوەندەکانی خوێندندا دەست پێ دەکات ئەمە هەر مناقشەی بکەین لە کۆتاییدا هەر دەبی بگەڕینەوە بوو پەروەردە بنچینە سەرەکی ڕاست بناغەیە ڕاستی دەتوانین لەوێن دەڕا لە کۆلێژ ئەندازیارەکان کار لەسەر مەوادی کوردی بکرێت بەرەو پێشەوە ببرێت دیزاینی کوردی ساڵانە پێشبڕکەی تەلارسازانە ڕێی بخرێت لە نێوان تەلارسازان و قوتابیانی تەلارسازیدا بۆ ئەوەی بتوانن لە ڕووی کللتورەوە دیزاینی کوردیش بینە ناو کللتوری کوردیوە خەڵکی ئاشنا بکەم بە دیزاینە کوردیەکە زۆر باشە دەست خۆش من پرسیارێکەکەم لە چەلەنخان دایمەنەوەی کە پێشکەشکاریەکەن چانسی زۆر وەڵامدانیان کەمترە باشە من یەک پرسیارێک لە بەڕێستەکەم ڕۆڵی ئافرەت یاخود ڕۆڵی گەنجی کچ بۆ بابەتێکی گرنگی وەکو گەنج و دەوڵەتسازی پەیامت چییە بۆ کچان یاخود ڕۆڵی کچی دەبێتن بۆ دەوڵەتسازی بەڕێزت دەزانی کە ئافرەتی سەنگین و شۆڕژگەرمان هەبوو لە مێژووی کووردا کە بە شانازیەوە ئێستا سمبولێکی جوانی ئافرەتن لە تەواوی دنیای بۆ چونت چیە لەو بارەیەوە دەستت خۆش بی کاک ئەحمەد ئافرەتیش هەرگیز ئێمە لەگەڵ ئەوە دانین کە جیاوازی دروست بکەین لە بینی کچ و کووردا بە هەمان شێوە دەڵێم ئافرەتی کورد خۆشت باست کرد لە مێژووی کوردەواری خۆماندا دەکرێت چەند نمونەیەکی ئافرەتی شۆخ و شەنگ و شۆڕژگێر زۆر جار دەبینم لە ئینستاگرامی ئەو ڤیددیوانە دادەنێ ئەها گۆرانی بێژە کوونەکان هەناوەنەی کوردی نە چەلەنگخوا زۆر دیقەتیان لەسەر دەکات ڕاستە من لەلایەن خۆمەوە دەکرێت ئەو مێژووی کە هەم بووە ئەو نمونانەی کە پێشتر بەرجەستە کراون ئەو شۆڕژگەیرە کوردانە بۆ نمونە حەبسەخانی نەقیبە خانزادی سۆرانە کە دەستێکی لەیلا قاسمە کۆمەڵێک ئافرەتی گەلک سەنگینمان هەیە کە دەتوانین ئێمە شانازی پێوە بکەین وەک کورد ئێمە بتوانین ئەگەر بەلایەنی کەمیش ڕێسکەی ئەوان بگرینە بەر بۆ ئەوەی ئێمەش خۆمان بسەلمێنین کە ئافرەتی کورد ڕۆڵی هەیە بۆ ئەوەی بەرەو دەوڵەت سازی بڕوات بۆ ئەوەی کوردستانی خۆی بەرەو پێشبردن ببات هەر بۆیە پێم خۆشە پرسیارێک لەسەر کەلتور و زمانی کوردی بێنمەوە پێتان وان نییە گەر تۆی تاک داوای دەوڵەت بوون بکەی یەکەم بنەما زمان بێت چونکە تۆ زمانێکی دیاریکراوت نەبێت ناتوانانی خۆت بناسێنی دەکرێت بڵێم کە تۆ ئەگەر بڵێ زمانم کوردیە ئەوە شوناسی منە من بەو کوردبوونەوە دەناسرم سبەی بەو کوردبوونە دەتوانم داوای دەوڵەت سازی بکەم بەر بچێ سەر ئەو پرسیاران حەزم کرد کە باسی ڕۆڵی ئافرەت کرایەوە بۆ ئەو بابەتە بەڕاستی ئافرەت ڕۆڵێکی زۆر زۆر گەورە و کاریگەر دەبینێت دەجێڕێت ئەگەر پیا و ئەگەر ئێمە بینە سەر تا ئێستا باسمان لە پرۆسی پەروەردەکردن کرد لە قوتابخانەکان بەڵام ئەی پەروەردەکردنی ماڵەوە پەروەردەکردنی خێزان پیا و گەرجارێک ڕۆڵی هەبێت و کاریگەری هەبێت ئافرەت دووجار لەبەر ئەوەی ئەو خانمی ماڵەوە هەروەها ئەو دایکە زۆرتر دەتوانێت کاریگەری لەسەر منداڵەکانی خۆی دروست بکات بۆی کە پەروەردەی منداڵەکەی پەروەردەیەکی نیشتیمان پەروەردەیەکی کوردانەی فێر بکات فێری بکات کە هەر لە منداڵیەوە ئەو چێە ناسنامەکەی چییە و پەروەردەکردنێکی کوردانەی بکات زۆر زۆر ڕاست بوو چراخان لەسەر پەروەردە ڕاستی تەوەری هەرە سەرەکی دەوڵەت سازی دەکرێت لە ڕێی تاکەوە لە ناو خێزان ڕوو بدات کە ئەوە وەک دایک زیاتر کە بە حکمی ئەوەی لەگەڵ منداڵەکان زیاتر کاتی هەیە زیاتر پەروەردەکە لە دایکەوە ڕوودەدات فەرموو هاوڕێ دەمەوێت پرسیارێک لە هەر تاکێکی کورد بکەم پێویستە تاکی کورد بزانێت کە بوو لێرەیە بۆ بە کوردی دەدوێت بۆچی خاوەنی دەوڵەت نییە مێژووی چییە کللتوری چییە بۆ ئەو زمانە یعنی بۆ لەو ناوچەیە کە ئەو پرسیارت لە خۆت کرد یعنی بە واتایەکی کورد خۆت بناسە کە خۆت ناسی اینجا دەتوانی کار بکەی بۆ دەوڵەت سازی پێویستە ئەو پرسیارەمان لە خۆمان بکەین کە چۆن ئەو وەڵامانەمان بەدەست دەکەوێت دەبێت بە دوای ئەو وەڵامانەدا بڕۆین و بتوانین بیاندۆزینەوە هەر بۆ مەبەستا هاوڕێجیان دەتوانم بڵێم یەکێک لەو پرسیارانە کە باست کرد کە تۆتاڵی گشتیەکەی جوابەکەی کۆ بکەینەوە دەکرێت بڵێم یەکێک لە جوابەکان ئەوەیە کە ئینتیمای نیشتیمانیمان هەبێت هەر بۆیەش دەمەوێت کاک ڕۆژگار باسی ئینتیمای نیشتیمانی بکات لە ناو گەنجدا ئینتیمای نیشتیمانی ڕاستی بەداخەوە ئەلێرەیە تۆزێک بابەتەکە بەدڵی من نییە
ئەسا خەڵک بە تایبەت گەنجی ئێمە ینی ئینتیمای نیشتیمانی بەلا ڕێدا بردووە ینی لاوازن تا بڵی لاوازن ینی پێویستە ئێمە دووبارە وزەیەکی زۆر بەتوانا و بەهێز کۆ بکەینەوە بۆ خۆمان تاوەکو بتوانین ئینتیمای زیاترمان هەبێ باش نییە زیاتر تا چەند قوربانی بدەین لە پێناو ئەوەی ینی ئازادی بەدەست بێنین کەمە بۆ نمونە کابراایکی پێشمەرگە لە ساڵی هەفتاکانە ئەو کاتەیان هەرچی سەردەمی بەعسا هەرچی سەردەمێک بووە لە شۆڕشێکا بووە چۆتە شاخ و چەکەکەی هەڵگرتووە نەیزانیوە ئەگەڕێتەوە خواردن هەیە لە ماڵەکەی خێزانەکەی چی بەسەردێ ئایا پاداش فیدایی بووەوە بیری لە مادە نەکرد بیری نەکردو کە ئەرزی ئەبێ نابێ باش نییە ئایا ئەمە خانووی ئەبێ نابێ خانۆکی چی لە بەسەردێ زەویەکانی چێ دەست بەسەرێکە تەنها لەبەر ئینتیمایەک ڕۆشتووە ئەویش بە ئازادی بنووسێ بە ئازادی نەوەکانی بژێن بە ئازادی لەژێر سەقفێکە عیلەکەی پێ بگەین من نمونەیە زیندوتان بۆ بێنمەوە بەڕاستی لەسەر ناڵێم ئەوەی بەڵام بە بەڵگە هەموو شتەکانە خەمە ڕوو کە من لەسەر زۆری قولی ئینتیمایی نەتەوەیی و زمانی و نیشتیمانی زۆر کاریگەری لەسرم کردبوو تاوای لێ هات زروفی کەرکووک کە گۆڕانکاری بەسەر هات ناچینە تەفاسیلەکەوێت تەنها باسێکم لە دوای 16 ئۆکتۆبەر من یەکێ بووم لەوانەیە کە قوربانیەکی زۆرم پێشکەش کرد یەکێک لەوانە کە دەست بەسەر کرام یعنی بە هەموو شێوازێک تەنها لەبەر ئەوەی کە من کورد بووم باشە تۆمەتی تیرۆر خسترایە پاڵم کۆمەڵێک ینی زۆر بە شێوازێک بەڕاستی لە کاتی دەست بەسەرکردن و ئازاردان و ئەو بابەتانە من هەستمە کرد زمانی حکمی بەعز گەڕاوەتەوە هیچ فەرقی نەبوو لەگەڵ ئەوەیە بۆیە ئێستاش ئەڵێم ینی ئەمە وای لێم نەکردووە کە من پەشیمام ئەسڵەن هەرویستمە پرسیارە ئاراستە بکەم ئایا چەوساننەوە یاخود ئازاردانی ئەم جۆرە گەنجانە کاک ڕۆژگار بە دەرفەتی ئەزانم بپرسم بۆیە هۆکاری ئەوەی کە هەستی نیشتیمان پەروێت لەلا لاواسر بکە یاخود بۆیە هۆی ئەوەی زیاتر پەرەی پێ بدەیت و زیاتر کوردبوونت لەلا پیرۆز بێت واللهی بگرە ئێستا باشترم لە جاران زیاتر هەوڵەدەم لەبەرەوەی ئێمەی کورد خۆمان قەومێکی چۆن بڵێ بە ئاسانی تەسلیمی دەستی زاڵم نابێت ئیرادەمانای ئەو بنین ئیرادەیەک بەهێزمانە لەخوا بە زیاد بێ ئەومان باشە الحمدلله ینی لە مێژووەوە ئێمە یعنی مهمترین شت لای ئینسان بێگومان گیانەکەیتی ڕۆحەکەیتی ئێمە خۆشەویستی نیشتیمان لە باپیرانمانەوە ئەوها فێل بووین کە بەڵێ گیان و ڕحمان بەفیدا بیتن بۆ کوردستان بێت یعنی ئەوە کوتا خاڵە ینی کوتا خاڵی ترت ینی ناتوانانی باز بکەی لە پاش گیان و ڕوحەوە من بە ئەرکێکی نیشتیمان پەروەری دەزانم کە هەر تاکێک لەلایەن خۆیەوە هەوڵ بۆ دەوڵەت سازی بدات گەر تۆ وەک گەنجێک هەوڵ بۆ نیشتیمانی خۆت نەدەی کەواتە تۆ بوونت نییە لەناو ئەو نیشتیمانە تۆ بوونت نییە کە بە خۆت بڵێ بن کوردم چونکە هیچ هەستێکی کوردایەتیت نییە هیچ هەوڵێک نادەی بۆ کورد تۆ مافت نییە بە خۆت بڵێ کورد ڕای هەمووتان زۆر جوان بوو دەستان خۆش بێت دەرفەتە گوێ بگرم هەر لەسەر باسی ئینتیما بەڕاستی هەستی نیشتیمانی و بیری نیشتیمانی دوشتی جیاوازن لە یەکتری ئێمە لە ئێستادا پێویستمان بە بیری نیشتیمانی هەیە بیری نەتەوەین بیری نەتەوەگەری کە نەتەوەی خۆمان بوێت هەست تەنها ناکرێتە لە چوارچێوەی هەزدا بیهێڵینەوە بڵێم من ئەوم خۆش دەوێت یان هەستم بۆ هەیە نەخێر بەڵکو دەبێت قوربانی لە پێناو بدەم قوربانی پێشکەشکەم چونکە خۆشەویستی بە بەرژەوەندی خوازانە ناکرێت دەمەوێت بە ئیزافێن بۆ قسەکانی چراخان لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەڕاستی گەنج ماندووە خۆتان دەزانن زروفەکە یعنی عەسرێکی خێرایە زروفێکی ماندووکەرە بۆ گەنج ئەوەندەی خەریکی خۆیەتی خەریکی دروستکردنی خۆیەتی خەریکی پیشەکەی خۆیەتی یعنی مەجای ئەوەی نەماوە بەڕاستی هەربیر لە دەوڵەت و دەوڵەت سازیش بکاتەوە بەڕاستی بەس بەڕای من گەر خۆت کار لەسەر خۆت بکەیت کە خۆت دروست بکەیت ئەوەش یەکێک کە لەو بنەمایانە کە بۆ خۆ دروستکردنە کە دەتوانی حەزی نیشتیمان پەروەریت بخەیتە ناو ئیشەکەتەوە هەر ئیشەی دەکەی بە حەزێکەوە بیکەی کە خزمەتی کورد پێ دەکەی یعنی خزمەتی کوردستانی پێ دەکەی خزمەتی کوردی پێ دەکەی بەو هەستەوە ئیش بکە دەتوانی یعنی لەلانی خۆتەوە ئەمن هەموو جار دەڵێم خۆت چاکە
دەوروبەرشت چا دەبیتن بەتەکید. دەوڵەتیش چا دەبیت بەتەکید بێگومان گەنج توانای ئەوە نییە نیشتیمان و دەسەڵات لە یەکتر جیا بکاتەوە کە ئەمە دوو چەمکی جیاوازن لە یەکتری بۆ نمونە دێت تووڕەیی دەسەڵات ڕقەکەی لە نیشتیمانەکەی دەڕێژێت بەداخەوە ئەوە زۆر شتێکی کارە سادبارە و پێویستە یعنی زەرورەتەکە چارەسەر بکرێت دەستت خۆش بێت چراخان دەستی هەموو لای خۆش بێ خۆزگە کات دەرفەت هەبا کاتی زیاترمان هەبا بۆەوەی مناقەشەی زیاتر بکەین و بەرەو چاکسازەکانی ئەوە ناڵێمەلێک گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت حەسرەت و و دەردم دەردم ئەمن قەت لە دەست ئەم چرخە سپڵە نابەزم مەردم ئەمن وانە بەتەکێت دەستان خۆش بێ هاوڕێیان ئەمەتی هەموو لایەکمان ئینشاءالله. هەوڵ دەدەین خۆمان چاکەین و دەوڵەتی خۆشمان چاکەین بە ئومێدی ئەوەی ئیشەڵڵا جارێکی دیکە دابنیشین و ئێمە خاوەنی دەوڵەتی خۆمان بین ئیشەڵڵا بە هەوڵ و ماندووبوونی هەمومان ئینشاءالله. دەستان خۆش بێ سپاس